سەر ئاڵۆزیەکانی سووریا و کەوتنی بەشار ئەسەد و کاریگەری لەسەر ناوچەکە من میوانێکم هەیە بووبەکر کاروانی سیاسەتمەدار کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵما بێت. کاکە بووبەکر ئەم کاتت باش، ئەگەرچی ململانێ و ئاڵۆزیەکانی سووریا زۆری خایاند، بەڵام ئەمەی لە ماوەی ئەم 11-12 ڕۆژەدا ڕووی دا و کەوتنی بەشار ئەسەدی لێکەوتەوە بەلای بەڕێستانەوە چاوەڕوان کراو بوو. بەلای خۆی بەخشندەی میهرەبان بەو خێرایە پێم وایە چاوەڕێکراو نەبوو، ئەگەرچی لە ناوەڕۆکە ڕژێمی ئەسەد دەمێک بڕووخا بوو. ئەبووە ئەم ڕژێمە لە ساڵی 2012 دوای شۆڕشی گەلانی سووریا بڕوخێ، بەڵام کاتی خۆی بەهۆی پێکەڵاوکردنی مەلەفی ترۆر بە مەلەفی شۆڕش و دەستێوەرداری کۆماری ئیسلامی ئێران و پشتیوانی بێدرێغی لە ڕژێم و دوای ئەویش ڕووسەکان و دەستوەشاندنی بێڕەحمانە لە خەڵکی سیڤیل و سەرکردنی شۆڕش جێڕان، یعنی دۆخەکە دواکەوت بۆ ئێستا لەبەرەوەی لە ناو خەڵکە هیچ شەرعیتێکی نەمابوو و هێزەکان و جزمیاندا ڕزا بوو، دەرکەوت کە تەنها مانەوەی ئەو چەند ساڵی بەهۆی پشتیوانی ڕووسەکان و ئێرانەکان و حیزب الله هاوپەیمانەکانیەوە بووە. جەنگی ئۆکرانیا ڕووسەکانی کردە دەرەوەی بازنەکە، جەنگی غەزە و 7 ئۆکتۆبەر و دەرکەوتەکانی کۆماری ئیسلامی ئێران و حیزب الله تا ڕێدەیەکی زۆر لاواز کرد، بۆیە دۆخەکە لەبار بوو کە بەم جۆرە ئەوەی کە خەڵک بەو خێرایە چاوەڕێی ناکرد بەو خێرایە بێتە دی، لەبەرەوەی کە ڕژێم ڕووخابوو وەکو وتمان لە جەوهەرە، بەڵام تەنها پشتیوانەکان مابوو، پشتیوانەکانیش توانای جارانیان نەما و بەرژەوەندی جارانن نەما لە پاراستنە، بۆیە دۆخەکە بۆ جۆرە کەوتەوە کە بینیمان پیرۆزبایی لە گەلی سووریا لە هەموو ئازادی خوازی، هەموو ئیسلام خوازی، هەموو عەدالەت خوازیەکەین، بۆ ئێمە ڕژێمی بەشار ئەسەد دوژمنێکی نەتەوەیی، دوژمنێکی دیموکراسی، دوژمنێکی ئیسلامیش بوو لە ڕاستیە، بۆیە بە هەموو پیاوەرە دەستکەوتە بۆ گەلی سووریا، بۆ ئێمە وەک نەتەوەی کوڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بۆ هەموو دیموکراسی خواز و ئازادی خوازی کە لە قەڵاکانی ناسیۆنالیزمی دواکەوتوی عەرەبی و ڕژێمێکی مستەبد و گەندەڵ دکتاتۆر لە ناوچەکەی ئێمە ڕوخێ، هیوادارین بە قازانج بشکێتەوە و سووریەکان لە ئاستی لێپرسراوەتیا بن، هەڵەکانی ڕابردووی خۆیان و هەندێک وڵاتی ناوچەکە دووبارە نەکەونەوە، سەرکەوتوو بن لە گەشتن بە دەستورێکی تەوافقی و بیناکردنەوەی وڵاتێکی فدراڵی فرەیی کە جێگای هەموو لایەکی تیاب بێتەوە و ڕۆڵی هاوسەنگ و شارستانی و یەکتر تاوکار ببینێت لە ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست. زۆر باش، باسی لەوە کرد کە پشتیوانی ڕووسیا و ئێران بە تایبەتی لەو هۆکارانە بوون کە لە 2012 نایانێشتووە بەشار ئەسەد بکەوێت، بەڵام هەموو لایەکە زانین ینی ماوەیەکە جەنگی ڕووسیا و ئۆکرانیا دەستی پێ کردووە و هەروەها با بڵین ئەو جەنگەی کە لە نێوان هاوپەیمانەکانی ئێران و ئیسرائیلی شاهەیە لە ناوچەکە دیسان ماوەیە کە دەستی پێ کردووە، بۆچی بێزات لەم کاتەیە ئەمان بەم شێوازە پشتیان کردە بەشار ئەسەد و نەیانتوانی ئیدامە بۆ پشتیوانیە بدەن کە ئەیان کرد پێشتر؟ ڕوونە لەبەرەوەی کە جەنگی ئۆکرانە جەنگێکی گەورەیە، بەڕواڵە لە نێوان رووسیا و ئۆکرانیا، لە ڕاستە لە نێوان رووسیا و بەرەی خۆر ئاوایە، توانایەکی زۆری ڕووسەکان لەوێ بەخەرج دراوە، ئاسان نییە بەرەیەکی تری شەڕ رووسیا بکاتەوە لە خۆی، لە کاتێکە پێویستی لە ئاستی ئۆکرانیا پێویستی بەوە هەیە وڵاتانی تر هاوکاری بن و یارمەتی بن، بەشە لە کەرەسە سەربازیەکانی لە رووسیاوە کێشاوەتەوە، نە ئەو توانادارایی جارانی هەیە، نە ئەو توانە تەرخانکردنەی سەربازی هەیە و سەرباز هەیە بەرەیەکی شەڕ لە خۆرهەڵاتی ناوەڕاست بکاتەوە، بەڵکو هەموو خەمێکی ئەوەیە کە شەڕ لە ئۆکرانیا کۆنتترۆل ببێ و تووشی شکستێکی استراتیژی نەبێ لەسەر دەستی خۆراوە. گومانی مامەڵەیەک ناکەی کاکە بووبەکر، گومانی ئەوە ناکەی کە مامەڵەیەکە بێ لەم بینەیە لەسەر ئەم بابەتە؟ یعنی ئەکرێ بیرکردنەوە بۆ شتێکی لەو جۆرە بکەین، بەڵام بە بڕای من مامەڵەکە بە پلە دوو دێ، بە پلە یەکەم ئەوەیە کە ڕووسەکان چیتر توانای ئەوەیان نەمابوو وەکو جاران دەستێوەردان بکەن و ئەو بەرژەندەشیان نەماوە، بەڵام زۆر ئاسایە کە لەگەڵ ڕووسەکان لە ژێرەوە ڕێکەوتن کرابێ، نە مامەڵە گۆڕینەوەی شتێ بەرامبەر بە شتێ، بەڵام ئاسایە کە جۆرێ لە دڵنیاکردنەوەیان پێدرابێ کە لە دۆخی داهاتووە لە قۆناغی داهاتووە بەرژەوەندیەکانیان پارێزراوە بێ و ئەوانش بە جۆرێکی تر لە نێوان دوو دەوڵەتە بە شێوەیە کە بەرژەوەندی هەردوو لایانی تیاابێ ڕووسەکان بە تاوەتی لە سووریا دوور نەخرێنەوە، ئەکرێ بەڵێنێکی بۆ جۆرە بە ڕووسەکان درابێ لەبەرەوەی بوونی ڕووسەکان لە بوونی کۆماری ئیسلامی جایە، کۆماری ئیسلامی یعنی میلیشایەکی زۆری هەبوو، یعنی لە پاڵ دەسەڵاتی سوپاکەی بەشار ئەسەددا سوپای هەبوو،
يعني ڕێڕەوێک بوو سووریا بەشێک بوو لە بەرەی بەرەنگاری بەشێک بوو لە هیلالی شیعی بەشێک بوو لە پردی پەڕینەوە بەرەو لوبنان و حیزب الله و باش یعنی مەسەلەی سووریا مەسەلەیەکی زۆر استراتیژی و قوڵ و هەمەلایەنیتر بوو بە نسبەت کۆماری ئیسلامی ئێرانەوە بەس گورزەکانی ئیسرائیل و ئەو لە کەوتانەی لە 7 ئۆکتۆبەرەوە ڕوویدا لە ڕاستیە پێگەی کۆماری ئیسلامی ئێرانی لاواز کرد و مەسەلەکە بۆ جۆرە کەوتەوە کە لە قازانجی گەلی سووریا زۆر باشات سەر بابەتێکی گرنگ بابەتی هیلالی شیعی و ئەو دەسەڵاتی ئێران لەو ناوچەیە هەیە بۆ بەکارهێنانی ئەو ناوچەیە وەکو دەواازەیەک بۆ خۆی ئەمە چەند کاریگەری لەسەر گۆڕانکاری لەم نەخشەیە سووریا ناوچەیەکی گرنگە کاتی خۆی وتیان ئەگەر بێت و بەهاری عەرەبی لە سووریا سەرکەوێ ئەوە کاریگەریە بێ بەسەر هەموو خۆڕەڵاتی ناوەڕاستە بۆیە ئەبێ بەهاری عەرەبی لە سووریای تێک بشکێ واتە جیۆسیاسی سووریا هەڵکەوتەی جوگرافی سووریا ڕۆڵێکی گەورەی بینیوە هەندێ دیدی سیاسیش هەیە ئەڵێ کەوتنی دیمشق بە جۆرە لە جۆرەکان یەکسانە بە کەوتنی عەمان و بەغدا و تارانش بۆیە کاتێک کە ڕژێمێکی وەکو سووریا ڕژێمێکی 53 ساڵە ئەڕوخێ هاوسەنگی هێز لەم ناوچەیە تێکەچێ یا بڵێن سیستمی کۆن سیستمە کۆنەکەی تەنانەت پێش ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێرانیش ببێ بەڕێبەری بەرەیەک لە ناوچەکەیە کە ئێمە زانی بە ماوەی 40 ساڵ هیچ فیشەکەی لە جۆلانەوە نەتەقیەوە بەرامبەر ئیسرائیل جۆرە لە پارێزبەندی بۆ ئیسرائیل هاتووە سیستمێکی ئەمنی هەبووە لە خۆرڵاتی ناوەڕاست کە سەردەمێ سووریا بەری بەرەنگاری عەرەبی بۆ دوای بوو بە بەشە لە بەری بەرەنگاری ئیسلامی و کاتێ ئەمە نامێنێ کاتێ هیلالی شیعی لەمپەری گەورەی دێتە بەردەم کاتێ بەری بەرەنگاری ئیسلامی لوبنانی لە دەستەچێ لە بەرەوەی سووریای لە دەستەچێ بە دڵنیایەوە ڕنگدانەوەی لەسەر بەغاژە بێ لەسەر یەمەنیشە بێ کە ڕنگدانەوەی لەسەر ئەوانە بوو بە دڵنیایەوە ڕنگدانەوەی لەسەر تارانیشە بێ بۆیە گۆڕانێکی گرنگە لە ناوچەکەیە ڕنگدانەوەی ئەبێ بەسەر کۆی خۆرهەڵاتی ناوەڕاستە وەڕەنکە تورکەکانش بیریان لەوە کردبێتەوە کە دۆخەکە بە تەواوەتی بۆ ئیسرائیل و ئەمریکا و ئەوانە بەجێنەهێڵن خۆیان دەوریان هەبێ لە شکل پێدانەوەی دووبارەی خۆرهەڵاتی ناوەڕاست بەهۆی ئەو هەستەوە کە بۆیان دروست بووە ئیتر چیتر بەرگریکردن لەم دۆخی ئێستا قابلی ئەوە نییە کە مرۆڤ گرەوی لەسەر بکە بۆ ویستویانە خۆشیان ڕۆڵیان هەبێ بەس بە دڵنیایەوە ڕنگدانەوەی ئەبێ لە عراق و تەنانەت لە ئێران و لە ناوچەکەش زۆر باش بۆ ناوخۆی سووریا طبعا بەڕێستەزانی سووریاش هاوشێوەی عێراق وڵاتێکی فەرەپێکاتەیە کوردیتیایە سونەیتیایە عەلەویتیایە پێت وایە ئەم حکوومەتەی لە داهاتوودا لە سووریا پێکەهێنرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێکهاتانە ئەکات ڕەپرسیاری یەکەم دووەم حکوومەتێک لە سووریا پێکەهێنرێت حکوومەتێکی نوێ سووریا دراوسەی ئیسرائیلە ئیسرائیل چۆن تەعامل لەگەڵ ئەم حکوومەتە نوێی لە سووریا پێکەهێنرێتەکە بە بڕای من ناتوانین بە تەواتی بڵێن چۆن مامەڵاکە بەزەگەر بێت و ئێمە ئاماژەکان وەرگین یەکەم ئاماژەی ئەو 12 ڕۆژەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا چەکدار شارەکانە کۆنتترۆل کرد یعنی ئاستێکی بەرزی دیسپلین و شارستانەتیان لە خۆیان نیشاندا هەموو ئەو پێوەرانی کە قانونی ئینسانی نێودوڵەتی دایناوە بۆ هێزێک کە کۆمەلگای نێودوڵەتی دیانی پیابنێ لەوەی کە سەرکردایەتی هاوبەشی هەبێ ئاڵای هاوبەشی هەبێ بەرگی هاوبەشی هەبێ دەستدرێژینەکە بۆ سەرمەبێ پابند بێ بە یاسای گشتی نێودوڵەتیەوە یا بڵین یاسای لانی کەم ئینسانی نێودوڵەتیەوە یعنی ئەمان لە خۆیان نیشاندا بەکردەوە سیمایەکی تریان لە خۆیان نیشاندا دەستدرێژیان نەکرد بۆ سەر مڵک و ماڵی گشتی و تایبەتی خەڵک هیچ تۆڵەکردنەوەیەک نەبوو دەستدرێژیان نەکرد بۆ خەڵک بۆ سەر گروپەکان دڵنیاییاندا بە خەڵکەکان جۆرە بە عەقڵی دەوڵەتەوە شتیان نووسی ئەم بەیاننامەی ئێستا خۆشتان خوێندناتەوە لەلایەن ئەنجومەنی نیشتیمانی ڕاگوزاری سووریا خوێندرایەوە یعنی هەموو ئەوەی کە ئێمەمانانەمانەوێ خەڵکی سووریا ئەمانەوێ دەوڵەتێ مەدەنی بێ دیموکراسی بێ جێگای هەمووانی تیا بێتەوە پێکاتەکان لە ناویان مافیان پارێزراو بێ دەوڵەتێکی نەتەوەی نەبێ دەوڵەتێکی مەزهبیش نەبێ دەوڵەتێکی ئایدۆلۆژیش نەبێ لەبەرەوەی لە وڵاتێکی فرەپێکاتەیە ناکرێت دەوڵەت نەنەتەوەی بێ نە ئایدۆلۆژی بێ نە دینی بێ نە عەلمانی تونڕۆ بێ لە ڕاستیە ئەبێ دەوڵەتێکی نیشتیمانی خزمەت گوزار بێ ئەبێ دەستور بەرەنجامی یعنی ئیرادەی هاوبەشی پێکاتەکانی ئەو وڵاتە بێ تا ئێستا ئاماژەکان چاکە و خێرن هیواداری کە بە شتەکە بەم جۆرە بڕوا دیارە تەنها دۆخەکەش بۆ ئەبوو یعنی بۆ ئەحمەدی شەرعی محەممەد جۆلانی کۆن بەجێ ناهێڵدرێ خەڵکێکی زۆر لەسەر خەتن بۆی سووریا نەبێتەوە بە سەرچاوی ناسەقامگیری لە ناوچەکەی و جارێک تر تونند و تیژی دروست بێتەوە ئیسرائیل لێرە چەند شتەیەەکە یەکەمیان
بە قسەی خۆیان ئەو سەرچاوە استراتیژیانە لە ناوە باو ناوێ بکەوێتە دەستی شۆڕژەڕەکان وەکو چەکی چیمیاوی کە لە ناوی پارێزباندی لە سنوورەکانیەکە چاودێری بارودۆخەکەکە بزانێت دەستور چۆن گەڵاڵاکرێ حکوومەت چۆن پێگدێ گوتاری ئەو دەوڵەتە چۆنە بێ لەسەر بنەڕەتی ئەو پابندەکرێ ئامانجی ئێستای ئەو کە ئێران لاواز بکرێ و پەیوەندی نێوان بەیروت و یعنی تاران بپچڕێ بەرەی بەرەنگاری ئیسلامی کە ئێستا لە شەڕایە لەگەڵە توانای جارانی نەمێنێ ئەم ئامانجەی ئیسرائیلی هاتۆتە دی بەس بە دڵنیایی و مەترسیشی هەیە کە هێزە جیهادیەکان لە دیمەشق توانایەکی گەوریان هەبێ بەڵام من پێم وایە دۆخەکە وەکو جاران نابێ بەڵام لە هەموو حاڵەتێکی شابێ چاوەڕێکەین لە ڕۆژانی داهاتوە لە بەرەوەی خەڵکانێک لە دەرەوەی سووریاشەوە کە بەرژەوەندیان لەگەڵم دۆخە ناگونجێ بە دڵنیایەوە هەوڵی دووبارە تێکدانی بارودۆخەکە و هەڵگیرشانی شەڕی ناوخۆ و تێکدانی پەیوەندی نێوان پێکاتەکان و تەنانەت خودی هێزە شۆڕژێڕەکانی ژەدەن هیوادارین هیچ شتێک لەو پلانانە سەرکەوتو نەبێت. بە نسبەت کوردەوە کاک ئەبوبەکر جەناب تەزانی کورد خاوەنی هێزە و ناوچەیەکی زۆریشی لە بەردەسایە لە سووریا. پێت وا بێت هەڵس و کەوت لەگەڵ کوردەکان یان کوردەکان هەڵس و کەوتیان لەگەڵ ئەم بارودۆخە نوێیە بێت چۆن؟ کوردەکان ئەبێ دڵخۆش بن بەوەی ڕوویداوە من حەزمە کرێستا لە شارە کوردیەکانە ئاهەنگ بژەڕایە بۆی ببوونایە بە بەشێ لە ئەو دیمەنە گشتی کوردستان سووریا لە ڕاستیە کوردەکان ئێستا نزیکەی لە 140 خاکی سووریان لە بەردەستایە هاوپەیمانی ئەمریکەکانن تا ڕادێ ئێستا هاوپەیمانی ئیسرائیلەکانشن تا ڕادەیەک چاوەڕێی بارودۆخەکە نەبێ زۆر عاقلانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەن ئایدۆلۆژیانە مامەڵە نەکەن لە دیدی چەپ و ئەو تێگەیشتن و شتانەی خۆیان هەیەە دۆخەکە و شتانەی تێپەڕانوە تا ئێستا لێدوانەکانی یعنی مەزڵوم عەبدی و کاربەدەستانی ئەوێ بە بڕای من هاوسەنگە ئیجابیە یعنی ئەبێ چاوەڕێی دۆخەکە بکەن چاوەڕێی ئەو هێزانە بکەن وردە وردە بخەمڵێ کوێ سەرداوەکانی بە تەواوەتی بەدەستە ئاراستەکان بەرەو کوێ ڕوا گرەوی گەورە بکەن لەسەرەوەی کە سووریای ئایندە چییە بێ سووریای کۆن تەواو بوو بەشێ لە پەیوەندیەکانی ئەوان تەواو بوو بەشێ لەو گرەوەی کردبوویان تەواو بوو ئێستا دۆخێکی تەواونێ هاتوتەکایەوە پێویستیان بە دووبارە داڕشتنەوەی دیدگای خۆیان پەیوەندیەکانی خۆیان هاوپەیمانێتەکانی خۆیان بکەن و لەسەر خەت بن لە ڕاستیە بەبێت تەشەنوج بەبێ خۆتێکدان وەڵام بەشێکی ئەرێنیش بن پەیوەندیان لەگەڵ تەحریری شام و شۆڕژێڕەکانی لە ڕاستیە لە زیاد لە کەناڵێکەوە بەهێز بێ نامەگۆڕینەوەیان هەبێ لێک تێگەشتنیان هەبێ بۆی کە وردە وردە ببن بە بەشە لە ئەو دۆخی لە سووریا هەیە ڕۆڵی خۆیان ببێنن لە داڕشتنەوەی پایەکانی دەوڵەت لە سووریا و لا پەسەندکردنی دەستورێکی مەدەنی نوێ بۆ وڵات. زۆر باش لە ماوەکانی ڕابردووە زۆر قسە لەسەر گۆڕانکاری لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کرا. ئەبینین لەم کاتەیە سووریا کەوێت پێت وایە ئەمە سەرەتایەک بێ بۆ ئەو گۆڕانکاریەی کە باسەکرا لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئێستا سووریا کەوت ئەگەر هەیە دوای سووریا سەری کوێ بێت؟ بێگومان گۆڕانکاری لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە 7 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرد کەوتنی ئەسەد دەتوانم بڵێم بەشێکی زۆری هی یەحیا سنوار و یعنی دەستی حەماسی تایە لەبەرەوەی ئەو سەرچڵیە کە کردیان ئەو مغامرەی کە کردیان لە غەزە بەشیان بەرەنجامەیەکە لە دەرکەوتەکانی ئەوەیە لانی کەم زوو ڕوخان و پێگەشتنی هەلو مەرجەکانی ڕوخانی دەسەڵاتی ئێستا لە ناوچەکەیە بێگومان سووریا حەڵقەیەکی گرنگ بوو لە بەرەی بەرەنگاری ئیسلامی لە ئەو ململانەیە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەیە هەبوو ئاماژەیە بە لاوازبوونی کۆماری ئیسلامی ئێران بە پێگەی ڕووسیا لە ناوچەکەیە و ڕەنگە دوای ئەو بە بڕای من سەرەی عێراق بێ مەرجنیە بە هەمان میکانیزم و سیناریۆی سووریا بەڵام ئاسان نیە دۆخی عێراق بەم جۆرەی ئێستا درێژە بچێشێ ئەبێ ئاڵوگۆڕ لە ناو عێراقیش دروست ببێ و تا ڕادێ مەلەفی یەمەنی ژەکرێتەوە جارێکتر ئاڵوگۆڕ لە یەمەنیشا دروست ببێ جارێکتر جۆرە لە ورە و ئومێد و گەشتبینی تەنانەت لە میسر و یعنی لیبیا و تونوس و ئەمانەش دروستە بێتەوە لەبەرەوەی کە حەڵقەی کۆتایی خوێناوی و ڕوخانی بەهاری عەرەبی و بەربەرز بۆ دروستکردنی لە سووریا بوو ئێستا شۆڕش سەرەکەوێتەوە لەوێ بێگومان جارێکتر جۆرە لە ئومێد و گەشتبینی بۆ دووبارە بیرکردنەوە لە گۆڕانکاری لەو ناوچەیە دروستە بێتەوە ڕەنگە بە جۆرێکتر بێ بە شەوازێکتر بێ بەڵام ئومێد دروست دەکاتەوە جارێکتر گەشتبینی دروست دەکاتەوە و ترسیش بۆ ڕەشێمەکان دروست دەکاتەوە واتە لە ئاستی ئەو پانتایە موگناتیسیەی کە لە پێشەوە بەهاری عەرەبی تیا بووە و لە ئاستی ئەو پانتایە کە بەرەی بەرەنگاری بە ڕێبەراتی کۆماری ئیسلامی هەبووە لە هەموو ئەمانەیە گۆڕانکاری بە قەنەعەتی من دێتە دی بە ئاستی جیاواز بەڵام عێراق بە بڕای من پاڵۆراوترینە بۆی زۆرترین کاریگەری ڕووداوەکاری سووریا لەسەر بێت. زۆر باش
عێراق لە ماوەکانی ڕابردووە زۆر پێداگری لەسەر کۆتایی هێنان بە ئەرچی هاوپەیمانی نێودەوڵەتیە کردەوە. ئەمریکاش زوو ئەوەی بەبیرە هێنرایەوە کە هێشتا هەڕەشەی تیرۆر لەسەر عێراق ماوە و ئەمە زووە کە ئەکرێت لە عێراق. ئەم گۆڕانکاریانەی لە سووریا ڕوویان داوە و ئەمە کاریگەری لەسەر دەرکەوتنەوەی هێزە جیهادیە تۆندڕەوەکان بە تایبەتی سەرهەڵدانەوەی داعش لە ناوچەکە چی ئەبێت و مەترسیەکان لەسەر عێراق بە تایبەتی چی ئەبێت لەم بوارە؟ عێراق بێگومان لە بەردەم زیاد لە مەترسێکایە. عێراق خۆی لە ناوە خۆمان نەزانین پێکاتەکان کێشەی متمانیان لەگەڵێکە هەیە، لە ناو خودی پێکاتەکانیشە هێزەکان کێشەی متمانیان لەگەڵێکە هەیە. و عێراق نزیکەی 7 میلیشیای تایە، لە وڵاتێکی دەستێ وەردانی تایە بە تایبەتی هەژمونێکی زۆری کۆماری ئیسلامی ئێرانی تایە و هێزەکانی ئەمریکاش تایە. بەڵام بەکەوتنی سووریا کە یعنی بەشێ لە دۆخی عێراقیشی ئاراستە کرد، دۆخ لە عێراقا گۆڕێ مەترسی دووبارە سەر هەڵدانەوەی داعش ئەکرێ وەک ئەگەرێ بیبینین دووبارە قوبوڵ نەکردنی سونەکان و سەرهەڵدانی جۆرە لە ناڕەزایەتی و چەکداری سیاسی ڕوو چەکداری پێیەکەوە ئەکرێ بیبینین. دووبارە فشار خستنە سەرەوەی کە حەشتی شعبی ئەبێ خۆی هەڵۆشێنێتەوە و نابێت لە پاڵ سوپای عێراق سوپایەکی ئایدۆلۆژی هەبێ کە ئاماژە بێ بە درێژە کێشانی پرۆژەیەک لە دەرەوەی دەوڵەتەوە ئەکرێ بیبینین. یعنی زۆر شل لە عێراق هەیە لە ڕاستیە ئایا بە شێوەی هەڵبژاردن بێ، بە شێوەی چەکداری بێ، بە شێوەی دووبارە سەرهەڵدانەوەی گروپەکان بێ، بەڵام ڕەنگە سونەکانی ترچی تر ئەوە قوبوڵ نەکەن. ڕەنگە کوردەکان لە عێراقا دیدگایەکی تریان نەبێ و ڕەنگە لەناو خودی ماڵی شیعەکانیشە دۆخەکە بەرامبەریەک قۆزرێتەوە. بۆ نمونە یعنی ڕێبەری ڕەوتی سەدەری ڕەوتی نیشتیمانی شیعە سەدەر هەڵوێستێکی زۆر جیاوازی هەبوو بەرامبەر بە سووریا کە ئێمە دەستێوەردا ناکەین و دوعای خێریان بۆکەین و چارەنووسیان بۆ خوا بۆ گەلی سووریا بەجێ هێڵێن. لە کاتێ سەرکردەکانی تری هەماهەنگی شیعی لەوانە ژنووری مالیکی و هادی عامری و ئەوانە یعنی هەڵوێستی توندیان هەبوو، هەڵوێستێکیان هەبوو لەگەڵ ئەوەی دەستێوەردا نبوو لە ناوچەکەیە. ڕەنگە دوایە ئەمەش تەوزیفی سیاسی بکرێت لە چوارچێوەی عێراق. لە هەموو حاڵەتێکە بە بڕوای من دۆخی عێراق بەم هاوکێشەی ئێستا و بەم جۆرە ئێستا نامێنێتەوە گۆڕانکاریە بێت. تەنها پرس ئەوەیە گۆڕانکاریەکان میکاریزمەکانی چۆنە بێ، چێ بەشداری تیاکە، بەرەنجامەکانی چۆنە بێ، کەی تەوقیتەکەی زۆرتر دەست پێەکە، چەنەخایەنێ و لێکەوتەکانی چیە بن لە عێراقا. بەس دۆخ مانەوە لە عێراقا بەم جۆرە ئێستا بە بڕای من قورسە لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریە گرنگانی کە لە ناوچەکەی و لەوانش لە سووریا ڕوویداوە. زۆر باش. ئەمریکا زیاد لە لێدوانێکی لەسەر بارودۆخی سووریا هەیە، ئەڵێت ئێمە تەنها لە دوورەوە چاودێریەکی. پێت وایە ئەمریکا تەنها لە دوورەوە چاودێریەکات؟ ئەمریکا لە دوورەوە چاودێریەکە و لە نزیک شەو لە سەرزەویە. ئەمریکا لە 140 خاکی سووریا لە دەست هێزەکانی هەسەدەیە و نایشارێتەوە ئەمریکا هاوپەیمانی هەسەدەیە. کەواتە ئەمریکا لەسەر زەوی سووریا هەیە، بەشێکە لە واقعی سووریا و هێڵی سووری هەیە، لە سووریا لە ڕاستی هێڵی سووری هەیە. ئەمریکا بەشێکە لە قسەکردن لەگەڵ هەموو ئەو وڵاتانی کە پەیوەندیان بە مەلەفی سووریەوەیە، لەگەڵ تورکەکانە، لەگەڵ قەتەریەکانە، لەگەڵ عەرەبەکانە، لەگەڵ هەر کەسێکی تر لە ناوخۆی سووریا پەیوەندی هەیە. لەو ڕێگایەوە بەشێ لە ئەوەی کە خۆی بیکە لە ڕێ ئەو وڵاتانەوە ئەیکا یا پەیامەکان لە ڕێ ئەوە نێرێ. لە ڕۆیبازی سێمیشە بۆ دیاریکردنی هەڵوێستی کۆتایی لەسەر بارودۆخەکە بێگومان چاودێری بارودۆخەکەکە کە دۆخەکان بەرەوچوێ ڕۆن. ناسنامەی ئەوانەی کە ئێستا دیمشقیان کۆنتترۆل کردووە، ناسنامی فکریان تێگەیشتنیان بۆ ئایندەی سووریا، بۆ دەستور، بۆ دیموکراسی، بۆ دەوڵەتی مەدەنی، بۆ پێکەوە ژیان چۆنە و چینیە. ئەمە لەم ڕۆ ڕاستە کە ئەمریکا چاودێری بارودۆخەکەکە کە ئەمە جۆرەکە لە فشار لەسەر هێزەکان لە سووریا ئەوانەی هەم دیمشقان کۆنتترۆل کردووە، هەم ئەو دەوڵەتانی کە پشتیوانیان لەکەن کابێ ئاگاتان لەوە بێ کە خۆر ئاوا و بەڕێبەرایەتی ئەمریکا چاودێری بارودۆخەکەکە واتا بێ بارودۆخەکە بە جۆرە نەبێت کە پێچەوانەی خواستەکان و چاوەڕوانەکانی ئەوان بێ بە تایبەتی ترۆر سەر هەڵداتەوە، یعنی ڕەشەکوژی بکرێ، مەدەنی بکرێ، جارێکتر خەڵک ئاوارە بێتەوە، یاخو دەوڵەتێکی ڕادیکال هەوڵدرێ لە دیمشق دروست کرێ. بە بڕای من هەموو ئەمانە هێڵی سوورن، هێڵی سووری ئیسرائیلین و ئەمریکین و ئەمانن و ئەگەرچی لە هەندێک کاتە ڕەنگە هەندێشت چاوی پۆشی لێ بکەن دوایی وەکو کارت بەکاری بێنن، بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمریکا چاودێری بارودۆخەکەیە بۆی کە دۆخی سووریا بە جۆرە بینا نەکرێتەوە کە پێچەوانەی بەرژەوەندەکان و ئامادەبوونی ئەو بێ. ترام پێشکەوتی ئەمە ئاماژەیە بەلاوەزبوونی ئێران و سووریا، کەواتە دۆخی داهاتووی سووریا ئەبێ ئاماژە بێ بە بەهێزبوونی ئەمریکا و
کەمتربوونەوە مەترسیەکان لەسەر ئیسرائیل و زەمینە سازکردن بۆ خۆرهەڵاتێکی ناوەڕاستی نوێ کە ئەمریکەکان و ئیسرائیلەکان و هەندێک لە عەرەبەکان و خەڵکێک چاوەڕێک. پێش کەوتنی بەشار ئەسەد داوای لە چەند وڵاتێکی عەرەبی کردووە، تەمان بە پێی و هەواڵانەی کە دزیان کردووە هاوکاری بن لە ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێش هاتنیان بۆ دیمەشق، بەڵام هیچ شتێک لە وڵاتانە ئامادە نەبوون بە هاوکاری بەشار ئەسەد بکەن. پێت وایە ئەمەیان بوو لەبەر کۆمەڵەوە کار یەکەمیان زانیویانە کە هەموو دەستێوەردانێکی دۆڕاوە تازە ڕژێمەکە لە کەوتن نزیک بۆتەوە، بۆچی گرە و لەسەر ئەسپی دۆڕاو بکەن. دومیان لەبەرەوەی لە ساڵ و 2 ساڵی ڕابردووە زۆر هەوڵیان لەگەڵادا بیخەنەوە باوەشی یعنی عەرەب و کۆمکاری عەرەبی و تۆزە لە کۆماری ئیسلامی ئێران و ئەوانە دووری خەنەوە، بەڵام لە ڕاستیە بەشار ئەسەد شتی وای جۆرە نەکرد. خاوەنی ئیرادە نەبوو، خاوەنی بڕیاردار نەبوو، خاوەنی تێگەیشتن نەبوو بۆ ئەوە و پێشنیارانەی ئەوانیان کرد نە تورکەکان و نە عەرەبەکان. و ئەمە جگە لەوەی کە لەم دوایەیە بەشێک بوو لە ئەو حەڵقەی کە هیلالی شیعی و بەرەی بەرەنگاری ئێرانی پێبێهێزە بوو، مانەوەی ڕژێمی بەشار ئەسەد واتە مانەوەی نفوزی ئێران لە سووریا و هەروە گەیشتنی بە بێروت و ئەوانیش بەرژەوەندیان لەوەیە کە لە ڕاستیە بەرەی بەرەنگاری لە ناوچەکەیە بەڕێبەراتی کۆماری ئیسلامی ئێران و نفوزی ئێران لە ناوچەکەی لاواز ببێ. لەبەر هەموو ئەم هۆکارانە بە بڕای من هیچ ئاوڕیان لێ نەداوەتەوە لە کۆتایەکانیان، وەکو چارەنووسی وەکو فیرعەون بوو کە لە خنکان نزیک بووە کوتی بڕوان بە خودای موسا هێنا و بەڵام تازە بڕواهێنان بە خودای موسا لە ناومێدیا و لەوەی کە تۆ هیچ بژاردەیەکی ترت بەدەستەوە نەماوە و ئیمانهێنان ڕەمزی ئیرادە و هەڵبژاردننی ئازادی خۆت و قەنەعەت نییە مانە نابەخش. زۆر باشە. ئێمە سەر بابەتێکی تر ئەویش تورکیا ینی وڵاتێکی گەورەی و کاریگەرە لە ناوچەکەیە و ڕۆڵێکی زۆریشی هەبووە لە هەموو ئەو گۆڕانکاریانەی لە سووریا هەر لە ساڵی 2013ەوە کە ژمارەیەک یان لە پێشتر کە ژمارەیەک لە با بڵێن سەربازانی یان گەورە کاربەدەستانی سوپای ئەسەد جیابوونەوەیان ڕاگەیاند لە جێیشی سووری یان سوپای سووریا. تورکیا پێشوازی لێکردن و لەوێش کۆنگرەیەکی بۆ کردن، یعنی تورکیا لەو کاتەوە دەستی هەیە لەم ڕووداوانەی کە لە سووریا ئەگوزارێت. ئێساش یەکێک بۆ لەو وڵاتانەی کە هاوکارێکی زۆری هەندێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان یەکێ، بەڵام منە مێ شتێ بە بیر بێنمەوە کاکە ئەبوو بەکر. پێش ماوەیەک ئەردۆغان چەند جارێک داوای لە ئەسەد کرد کە دیداریان هەبێت و گفتوگۆ بکەن و سەردان یەکتری بکەن بۆ ئەوەی بگەنە ڕێگە چارە و پەیوەندیەکانیان نوێ بکەنەوە، بەڵام لەم لاشەوە هاوکاری هێزە ئۆپۆزیسیۆنەکان یەکرد و داعمیەکردن لەم شەڕانەی کە بەرامبەر بە سووریایی ئەمە بوو. مەسەلەی تورکیا ڕوونە کە هەل لە سەرەتای شۆڕشی سووریاوە لە 2011ەوە یعنی پەیوەندێکی زۆر نزیکی بە بارودۆخی سووریاوە هەبوو. لە کاتی شۆڕشە ئەحمەد داودۆغڵە وتی من 62 جار ئەسەدم بینیوە و پێشنیاری چاکسازیم بۆ کردووە بۆ ئەوەی کە خواستی شۆڕژێڕان لە ئەستێکی معقولە وەڵام بدرێتەوە و وڵاتی سووریا بەرەو تونندوتیژی و وێرانکاری و شۆڕژ نەڕوە، بەڵام ئەسەد هیچ وەڵامدانەوەیەکی بۆ ئەمان نەبووە. دوای ئەوەی کە شۆڕشی چەکداری لە سووریا دەستی پێکرد، تێگەشتنی تورکەکان و شرۆڤیان و پێشبینیان بۆ شۆڕشەکەوا بوو کە لە ماوەی 6 مانگە ڕژێمی ئەسەد دەڕوخێ لەبەرەوەی استراتیژیەکانیان بەم جۆرە داڕشت. یعنی استراتیژی خۆیان بەم جۆرە داڕشت کە استراتیژەکان گەورە بوو، هەموو خۆرهەڵاتی ناوەڕاستیە گرتەوە لە تونسەوە هەتاک و قاهیرە و ئەمانە کە دۆخێکی نوێ هاتوتەکایەوە لە چوارچەوەی بەهاری عەرەبی و کۆمەڵی ڕژێمی یعنی ئیان نزیکە ئیخوانەکان یا بڵین ئیسلامی مەشرەبەکان لە ناوچەکە دێتەکایەوە و تورکیا ڕێبەراتی بلۆکێکی گەوری ئابووری و سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو زلهێزێک دەرەکەوێ و تیۆریەکەی داوە دەحمەدۆغڵۆ ژووردەوردە پیاداکەن کە تورکیا وڵاتێکی ناوەندی بێ و پاشکۆی خۆر ئەوانە بێ و خۆی قسەی هەبێ لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی ناوچەکەی لەسەر ئاستی ناوچەکەی ڕۆڵی دەستنیشانکاری هەبێ، لەسەر ئاستی جیهانی شەڕاڕاستیان ڕۆڵی هەبێ قسەی بخوا گوێ لە گیراوبێ لەسەر ئەواستەیە. بەڵام دوایی دەستێوەردانی کۆماری ئیسلامی ئێران و ڕووسەکان پێشبینیەکانی کۆماری تورکیایان بە هەڵە برد، لەبەرەوە باجێکی زۆر قورسیاندا تووشی سەر لێ شەوان بوون، باجی سیاسیان لە ناوخۆی تورکیادا 4-5 بلیۆن ئاوارە یعنی بوو بەوێ ئاوەرەکان بوون بە وەرەقەی سیاسی لە ناوخۆیە. لە دوای ئەوانە کودەتا ڕوویدا، دەستێوەردانی دەرەکی ڕوویدا، 13 ملیارد دۆلاری خلیج ڕوویدا بۆی دەسەڵاتی ئەکەپە بڕوخێنن. دوای ئەوە سیاسەتی
تورکیا هاتە سەر ئیدارەکردنی ململێنەکان و جارێکتر سفرکردنەوەی کێشەکان پەیوەندیەکان ئاسایی کاتەوە لەگەڵ ڕژێمی ئەسەدا تەواو دۆخێک بوو گۆڕانکاری لە ناوچەکەیە نەکرا و نەهێڵرا بکرێ و دژە شۆڕشەکان لە ناوچەکەیە شۆڕشەکانیان لەبار برد بەڵام دوای ئەوەی کە ئەمەش سەری نەگەێر بەتابەتی لەم دوایە کە هەوڵێکی زۆریاندا هەچەنە من گومانم هەیە هەوڵەکانی ئەم دواییان بۆ ئەوە بوو بێ کە ڕێکەوتن لەگەڵ ئەسەدا بکەن بۆ ئەوە بووە کە مەرجی خۆیانی پێ بڵێن لە چوارچەوەی بڕیاری 2254 نەتەوەیە گرتوەکان کە ئەبێت چارەسەری سیاسی لە تورکیا بێتە دی ئەبێت تۆ ئامادەگیت هەبێ بۆ ئاشتەوایی نیشتیمانی بۆ مامەڵەکردنەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بە شاریژەوەی قوبوڵ ناکرد ئێستا هەر نەگەیشتە ئەوەی کە هەر قوبوڵی دانیشتیشیان نەکرد ئەمە وەکو پاسا و ڕووپۆشێکی ژوایە بۆ تورکیا کە کاتێکە مەسلەی بنبەستی چارەسەری سیاسی گەیشت بە بنبەست ئەبێ لە ڕووی سەربازی و دەرگایەک بکرێتەوە بۆی ئاشتەوایی نیشتیمانی و چارەسەری سیاسی لە تورکایە لە سووریای مانایە پێیاکاتەوە بۆ ئێستا جارێکتر دەستێوەردانی کرد لە ڕاستیە کە ئێرانەکانیش زۆر ڕۆڵیان هەبوو لەوەی کە بەشار ئەسەد دانەنیشێ و ئامادەی چارەسەری سیاسی نەبێ و مەرجعیەتی نەتەوەیە گرتوەکان و داواکاری چارەسەری سیاسی پێشگوێخە تورکەکان بە بڕای من هەم سزای کۆماری ئیسلامیێرانیاندا هەم سزای ئەوەیاندا هەم خۆشیان ویستیان ببن بە بەشێک لە دووبارە شکڵدانەوە بە خۆرەڵاتی ناوەڕات چاوەڕێ نەبن ئیسرائیل و ئەمریکا بە ئارەزووی خۆیان شکڵیان پێبن ئەمان هیچ ڕۆڵێکیان نەبێ بەرژەوەندیشان هەیە مەرجیژنی هەموو ئەوەی ڕوویداوە بە تایبەتی ئەم ڕووداوە گەورانە لە ئاستی سووریایە هەمووی لە بەرژەوەندی تورکیا بشکێتەوە بەڵام ئێستا تورکیا یاریکەرێکی گەورەیە بە جۆرە لە براوە سەیرەکرێ ئەگەرچی ئێمە پێویستیمان بە ڕۆژانی داهاتوو هەیە کە تورکەکان چۆن مامەڵاکەن و ڕەنگە ئەمە جۆرە لە فشارش بێ لە دوایە بۆ تورکیا بەڵام تورکیا 5 ملیۆن ئاوارەی هەیە وردەوردام ئاوارانە ئەگەڕێنەوە تورکیا ئێستا ئۆپۆزیسیۆنی تورکیا قەرزاری تورکایە کە یارمەتی دەرێکی گەورەی بووە خۆر ئاوا و ئیسرائیل و ئەمانە و ئەمریکەکان یعنی بە چاوی ڕێزەوە سەیدە و گۆڕانکاریان ناکەن بەڵام لە هەموو حاڵەتێکی شابڕوان وانێ بێڵن ڕۆڵێکی گەورەتر لەوەی کە بۆیان دیاری کردووە لە تورکیا بیژێڕن یا ئەو هەموو شتێک بێ لە تورکیا بەڵام لە هەموو حاڵەتێکا تورکەکان چاوەڕوانی زۆرتریان هەیە و پیان وایە ڕۆڵێکی دەستنیشانکارتریان لە داهاتووە هەچەنە بە تەنیا وازیکەر نابن لە سووریا زۆر باش دوو سێشتە وروژاند لە قسەکان تاکاکە و بەکرد یەکەم وتە تورکیا بەرژەوەندی هەیە دووەم هاوکاریەکی باشی ئۆپۆزیسیۆنی کردووە لەم پرۆسەیە سێەم ئۆپۆزیسیۆن قەرزاری تورکیایە ئۆپۆزیسیۆن چۆنم قەرزەی تورکیا داتەوە پێتوانیە کورد بەشێک بێت یان بەشە لە هێزە کوردیەکان لە مەترسیا بن لە بەرامبەر ئەو قەرزەی کە تورکیا لای ئۆپۆزیسیۆن هەیەی ئۆپۆزیسیۆن کاتێک دەسەڵات پێک دێ بێگومان ئەکرێ بە چەند شێوە پاداشی تورکیا بنەوە پێش هەموو شتێ لە خۆگرتنەوەی 5 ملیۆن ئاوارە کە بارگرانێکی زۆری بۆ تورکیا دروست کردووە و ئێستا بۆتە کارتێکی ململانەی سیاسی لەناو تورکیا و بۆتە فشار بەسەر دەسەڵاتی ئەکەپا مەهاپەی هاوبەش ئەمە کە یعنی ئەرکێکی دووەمیان یعنی تورکیا نفوزیە بێ لە تورکایە و یەکێ لەو دەوڵەتانە بێت تورکیا ئەوێ سووریا بەکاربێنێ سووریایەکی سەقامگیر بوو ئەوەی کە ڕێڕەوێک بێ بۆ گەیشتن بە دنیا عەرەبی لە ڕووی ئابوووریەوە باشە سووریای سووریای سەقامگیر بەلای تورکیاوە بازار ئەمە گرنگە پێناسەی سووریای سەقامگیر بەلای تورکیاوە چییە؟ سیستەمێ لە تورکیا سیستەمێ لە سووریای هەبێ کۆنتترۆلی هەموو خاکی سووریای کردبێ بەبێ ئەوەی هەبێ هەڕەشە بێ بۆ سەر تورکیا ناکە ڕەشە نەبێ بۆ سەر تورکیا بەڵکو یعنی دراوسەتێکی باشی تورکیاش بکە بەرژەوەندەکانی تورکیا ڕەچاو بگرێ بۆ نمونە لە ڕووی ئاوەدانکردنەوە کۆمپانیا تورکەکان زۆرترینیان نەبێ بازاڕی تورکیا زۆرترین بازاڕی کۆماری تورکیا و تورکیا بێ ڕێڕەوێک بێ بەرەو دنیا عەرەبی واروها مەسەلە کوردیەکەش لە چوارچێوەیەکا بمێنێتەوە بەو جۆرە نەبێ کە گەورە بێ بەڵام ئەبێ ئەوەمان لە بیر بێ ئەوە حکوومەتی تازەی دیمشق نییە بڕیار لەسەر هەموو ئەم شتانەدا ئەمریکا لەسەر زەویە ئیسرائیل لەسەر سنوورەکانە خۆر ئاوا لەسەر سنوورەکانە خلیج و هەندێک وڵاتی عەرەبیش لەسەر هێڵن بۆیە بە تەنیا ناتوانێت بۆیە بێت تورکیا یعنی واز لە هەندێک لە چاوەڕوانەکانی بێنێ ئەمە جگە لەوەی کە ڕەنگە بەرەی بەرەنگاریش هەوڵی تەقانەوەی بارودۆخەکە با بە جۆرە لە جۆرەکان ئەگەر بێت و بەرژەوەندیەکانی لە سنوورەکان ئەوست زۆر باشە تورکیا بە ئاشکرا هەندێک لە هێزە کوردیەکان بە ناری خۆی ێزانێ لە ناوچەکەیە و بینیومانە چەند جارێکیش لە چەند ناوچەیەکەوە هێرشی کردووە ئۆپەراسیۆنی ئەنجامداوە ئۆپەراسیۆنی چڵە زەیتونی هەیە لە هەندێک لە ناوچە کوردیەکانە بۆ دوورخستنەوەی چەکدارانی
هێزە کوردیەکان هەندێک لە هێزە کوردیەکان بەڵام ئەمریکا لێرە ئەتوانێت ڕۆڵی چی بێت لە کەمکردنەوەی ئەو گرژیانەی لە نێوان هەندێک لە هێزە چەکدارە کوردیەکان و وڵاتی تورکیا هەیە. بگومان تورکیا ئێستا ئەوێ ڕۆڵی گەورەی هەبێت لەوەی کە دەستوری تورکیا سیستمی نوێی تورکیا چۆن داڕێتەوە، یعنی سیستمی نوێی تورکیا چۆنە، هێزەکان چۆن دابەشەکرێتەوە، سەروەتەکان چۆن دابژێتەوە، ڕۆڵی پێکاتەکان لەوێ لە چیایە، عەلەویەکان چارەنووسیان چێ بێ، دروزەکان چاوەڕێژیان چێ بێ، کوردەکان چاوەڕێشیان چێ بێ. بەڵام بە بڕای من کە ئەمریکەکان ناهێڵن، یعنی تورکیا هەندی هەڵ ببەزێنێ. بۆ نمونە ئێستا پرۆژەی دروستکردنی شەڕێکی ناوخۆ هەبێ هەچەندە ئێمە لەبەردەم بەدەستەوەگرتنی ترەمپین. خۆمە نەزانێ خوێندنەوەی ڕەفتارەکانی ترەمپیش تۆزە قورسە، بەڵام لە هەموو حاڵەتێکا واقعێکیش خوڵقاوە پێش ئەوەی ترەمپ بێ کە ترەمپ ئێستا ئەمە بەلاوازی کۆماری ئیسلامی ئێران و بە رووسیا زانێ، بەڵام تورکایەکی بەهێزی شەیە کە ترەمپ مامەڵی لەگەڵەکە لە هەموو حاڵەتێکە ستافێکیش دەوری ترەمپی داوە کە ستافەکە لە ڕاستیە وا ئەخوێندرێتەوە لانی کەم تێگەیشتێکی زۆرتری بۆ دیدی کوردی هەبێ و بە تەواوەتی لەگەڵ دیدی تورکەکان نەبێ و دژە کۆماری ئیسلامی ئێران و گروپە میلیشیاکانش بێ لە ناوچەکەیە. لە هەموو حاڵەتێکە یعنی دەستێوەردانەکان زۆرن، هێژەکان زۆرن، بەڵام تورکیا ئەوێ کە کورت ڕۆڵی گەورەی نەبێ. هەچەنە بە بڕای من ئەگەر لە وڵاتێکە کورت بۆ نمونە چەکدار نەبێ وابێ خۆ کورت ناتوانێت چەکدار بێ بەم جۆرە گەر بێت و سوپای تورکیا هاتەوە و سەقامگیر بوو ئەم بابەتانە، یا خواستی فدراڵی بوو بە خواستێکی سنی، خواستێکی دروزی، خواستێکی عەلەوی، خواستێکی عەرەبی، خواستێکی نێودەوڵەتی، یعنی هەموو ئەمانە تورکەکان هەوڵەدەن، بەس بە بڕای من تاقە هێزی دەستنیشانکەریش نین، ئەگەر چی وەکو وتمان ئێستا ڕۆڵیان گەورەتر بووە لە تورکیا، بەڵام لە هەمان کاتە گۆڕانێکیان دروست کردووە کە بەتەنیا بە خۆیان کۆنتترۆل ناکرێت و مەرج نیە هەمویان لە قازانجی دیدی ئەوانیش بێ بۆ دووبارە داڕشتنەوەی خۆرەڵاتی ناوەڕاست. زۆر باش. ئەگەر ئەم ڕووداوانەی سووریابێنی نەبەرچاوە بینین لە عێراقا لە نێوان پێکهاتەکانە کێشە و گرفت و ململانەی گەورە هەیە، شیعە، سونە، کورد، تا ئێستا متمانەیان بەیەک نییە، نەگەشتونەتە ڕێکەوتنێکی گشتگیر لەسەر هەموو ئەو پرس و بابەتانەی کە جێگەی ململانێن لە نێوانیان. ئەمەی لە سووریا ڕوئەدات چەنێ ئەکرێت ببێتە پند و وانە بۆ ئەو هێزانەی کە لە عێراقا ئێستا باڵا دەسن بۆ چارەسەرکردنی کێشەکان. هیوادارم ببێتە پندوانە، بەڵام بە بڕای من تۆزە قورسیشە ببێتە پندوانە. مرۆڤ زۆر کەس لە دەوروبەری لە نزیک و خۆشەویستەکانی ئەمرن، بەڵام زۆر نایجەڕێتەوە لە شەڕەنگێزی و لە تەماح و لە خۆپەرستیەکانی. مرۆڤ ئەبێ بمرێ بۆی ئەزمموی مردم کە، ئەبێ بمرێ بۆی ئەزمموی مردم کە. بەداخەوە هەندێک هێز و دەسەڵاتیش یعنی بەتایبەتی ئەو دەسەڵاتانەی کە یعنی پاوەخوازن، ئایدۆلۆژیستن، دکتاتۆرن، یعنی ڕەچاوی بەرژەوەندیەکانی پێکات و ئایدۆلۆژی و گەلانی بەرامبەریان ناکەن، هەتا خۆیان نەگلێن لە سواری لە گلانی سواری ترەوە پندوەرناگرن. جاری وای پێکاتەکەش قابلی سڵاح نەماوە، یعنی ئایدۆلۆژیایەک پێکاتەیە، حیزبیە، دەوڵەتێ، تۆ بتەوێ نەشتەرگەریەکی قەیسەری گەورەی بۆ بکە لەژێر دەستا ئەمرێ. من هیوادارم کە بتوانن دووبارە پەیوەندەکان ڕێکخەنەوە، بەڵام ئەگەر پەیوەندەکان ڕێکخەنەوە ئەبێ واز لە زۆر بەرژەوەندی بێنن کە ئێستا هەیەە. ئەبێ دەستبەرداری گەندەڵێکی زۆر ببن بەهۆی میلیشیاکانەوە دەستیانەکەوێ و بەهۆی لاوازی دەوڵەتەوە دەستیانەکەوێ. ئەبێ واز لە زەوتکردنی بڕیاری شەڕ و ئاشتی و زۆر شتی تری دەوڵەتی عێراقی ببێنن. ئەبێ قبولیکەن دەوڵەت بێ، ئەگەر قبولیان کرد دەوڵەت بێ، ئەبێ واز لە پرۆژە ئایدۆلۆژیە شیعیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەکەیان و هەژموری کۆماری ئیسلامی ئێرانیش بێنن. ئەگەر ئەویان لێهات ئایا خۆیان نەمێنن؟ هەر لە ناو خودی بازنەی شیعەیە ئایا ئەم هێزانە هەڵە بژێڕێنەوە بە خودی یعنی میکانیزمە دیموکراسیەکانیش؟ ئایا پەیوەندیان بە بوونی بنکەیەکی جەماوەریەوە هەیە یا بەو چەک و هێز و پشتیوانێ دەرەکەی کە هەیەە؟ لە هەموو حاڵەتێکە تەماح و چاوەڕوانی و متمانەی سونەکان بەرزە بێتەوە. کوردەکان چاوەڕوانە بن و ڕەنگە لە جاران زیاتر تەماحیان هەبێ بۆی کە شیعەکان لیان نزیک ببنەوە و ڕەنگە جارێکی تر شیعەکان تەماحی هاوپەیمانیان لەگەڵ کوردە هەبێ، ئەگەر چی زۆر بێمستاقیەت بوون لە قۆناغی ڕابردووە و زۆر بێمنەتانە مامەڵیان لەگەڵ لایەنی کوردی کرد. بەڵام جارێکی تر وەکوتم دۆخی عێراق پێویستی بە دووبارە ڕێخستنەوە هەیە. ئەو سیستمەی کە لە 2002 لە 2003 لە عێراق دروست بووە،
یعنی نیمچە ڕووخاوە دەوڵەتی عراق نیمچە شکست خواردووە نیمچە شکست خواردووە سیستمەکەش نیمچە ڕووخاوە عراق لە قەیرانێکی سیاسی ڕاستەقینەیەژی لە ڕووی ئابووریشیەوە دەوڵەتێکی فشەڵە هەموو عێراق و موچەی و ژیانی و مانی لەسەر فرۆشتنی نەوت وەستاوە وڵاتێکی ئەو جۆرە هەردەقەیەک یعنی ئەکرێ قەیرانێکی ئابووری گەورە دروست ببێ وەسەر بچێشە بۆ قەیرانێکی لە ڕاستیە سەربازی و سیاسیش زۆر باشە بەڕێز ئەبوبەکر کاروانی سیاستمەدار سپاس بۆ ئەو کاتەی بە کوردستان 24 بەخشی و سپاس بۆ شێکردنەوەکانی جەنابتان